تەبایی وشەیەکی زۆر جوانە و مانایەکی جوانیشی هەیە، بەڵام بەرجەستەکردنی لە کۆمەلگادا لە ناو خێزاندا لە ناو تاکەکاندا بەڕاستی قورسە و ناتوانین زۆر ئاسان بەدەستی بهێنین و کاتێک کێشەیەک لە تاکێکیشتا ڕوودەدا هەمیشە مانای بگەڕینەوە بۆ ناو خێزان کە بزانین گرفتی دەوروبەری ئەم تاکە چییە، چ خێزانێک چ ژنگەیە گوای لەم تاکە کردووە کە نەتوانرێت تەبایی بەدەست بهێنێ. بێگومان تەبایی بەتایبەتی خێزانیش کاریگەریە کاتە سەر هەموو ئەندامەکانی و ئەم ئەندامانەش سبێنە دەچنە کۆمەلگا و لە کە جیاوازەکاندا کار دەکەن و هەر یەکێکیان ڕەنگە ئەگەر تەباییان تێدا نەبێ گرفتێک و کێشەیەک بن بۆ کۆمەلگا و لە ناو خێزانەکان خۆشیاندا کاتێک خێزانێکی تەبات نابێت بێگومان کۆمەڵە گرفت و ئارەشە و کێشە لەناو ئەم خێزانەدا دروست دەبێت کە بەڕاستی زۆر جار بە لێکترازان و بە جیابوونەوەی خێزانەکان تاو دەبێت لە نێخان و بێگومانە مەژەمانە بزانین کە کێ ئەمی لە ئەستۆیە کە تەبایی لە نێو خێزاندا دروست بکە، ئایا ئەمە تەنها هاوسەرانن یان هەر یەکێک لە خێزاندا ئەرک و ڕۆڵی چییە بۆ ئەوی کە تەبایی دروست بکات و بیچەسپێنێ و زیادی بکات و ئەو خۆشەویستیە لە نێوان تاکەکاندا بەرەبرە زیاد بکات و کاریگەری هەبێ لەسەر داهاتوی ئەم خێزانە بۆی کە زیاتر باسیێن بابەتە بکەین میوانداری خاتووارە حاجیمان کردووە ڕاهێنەر و ڕاوێژکاری پەروەردەی کە لەم تەوەرە لەگەڵمانە. خاتووارە بەخێر بێ، سپاس وا بادەبوون بەهاتان پێبەخشین، زۆر سپاس دەکەین. باسێک لە بکەین تەبایی چیە، چۆن پێناساکرێت؟ تەبایی بە شێوازێکی سادە بریتیە لە پێکەوەبوونی ئەندامانی خێزان لە بارودۆخە جیاوازەکانە بە لەبەر چاوگرتنی تەمەنیان و ڕەگەزیان و بارودۆخیان ئەگەر بارودۆخە جیاوازەکانیان بۆ نمونە ئەندامانی خێزانێک ڕەنگە لە تەمەنێکی جیاواز پێکات بن، مناڵ، گەورە، نەوجەوان یاخود ئەندامێک لە ئەندامەکانی خێزان بارێکی تەندروستی باش نەبێ، بارێکی دەرونی باش نەبێ، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەیە بریتیە لە پێکەوەبوونی خێزان هەموو قۆناغەکانە بە لەبەر چاوگرتنی بارودۆخە جیاوازەکان. و کۆمەڵی فاکتەر کاریگەری هەیە لەسەر تەبایی خێزان کە لە دەرەوەی خێزان و ناوەوەی خێزانە یەکێک لەوانە باری داراییە، کاریگەریکی ڕاستە و خۆیە لەسەر تەبایی خێزان و لەم ساڵانەیە بە بۆنەی موچە و معاش و باری داراییەوە ئێوەش زۆر هەستان بۆ کردبێ کە تەبایی خێزان جۆرێک لە ئەرقەلی تێکەوتووە. و شتێکی ترکە کاریگەری هەیە سیستەمی پەروەردەی وڵاتەکە. سیستمی پەروەردەی وڵاتەکە پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە دابوونەریت و کللتور و دینی ئەندامانی خێزانی ئەو وڵاتەوە یاخود کۆمەڵی ئەو وڵاتەوە. شتێکی تر سیستمی حکومڕانی، هەتا سیستمی حکومڕانی سیستمێکی دیموکراسی و نەرمینواندن و یەکخستووی و یەکگرتووی و یەک سیستمی بێ، ئەوە ڕاستەوخۆ ئاوێتە ئەبێ بۆ کۆمەڵگەکە و بۆ ئەندامەکانی سەر و خێزانەکان و دواتر شۆڕە بێتەوە بۆ هەموو ئەندامانی خێزان. شتێکی تر کاریگەری هەیە لەسەر تەبایی خێزان کە لە دەروی با بڵێن کۆمەڵگەی ئاستی ڕۆشنبیری کۆمەڵگەکە ئاستی ڕۆشنبیری وڵاتەکە هەتا ئاستی خوێنەواری و ڕۆشنبیری ئەندامانی وڵاتەکە یاخود کۆمەڵگەکە بەرزتر بێ، تەبایی خێزان زیاتر بێت، چونکە هەموو ئەندامانی خێزانێک هەتا خوێنەوارتر بن، هەتا ڕۆشنبیرتر بن، هەتا وەکو کەسێکی ڕۆشنفکر بن، تێگەن کە خێزان کایەکی کۆمەڵایەتی و بنچینەیەکی ئەساسیە بۆ گەشە سەندنی تاکەکان و هەتا گەشە سەندنی خێزانەکان گەشە سەندنی کۆمەڵگە. زۆر شازێکی گشتی بەو شێوە. خەتو ئەوارە بۆچی پێویستە ئێمە خێزانێکی تەبا دروست بکەین؟ ئایا هۆکارانێکی کەواکە ئێمە تەبا لەناو خێزانەکانماندا بنیاد بنین؟ ئێمە کۆمەڵگەیەکی کۆمەڵایەتی و تا ڕادەیەک پابندین بە بەها ئاهینیەکان و بەها کۆمەڵایەتیەکان و ئەمەش کاریگەریکی ڕاستە و خۆیە لەسەر گەشە سەندنی تاک. لە وڵاتانی دیکە کۆمەڵە دامەزراوەی تر بەرپرسیارە لە تاکەکان. ئەگەر خێزانێک هەڵۆشێتەوە حکومەت ڕاستە و خۆ لە ئەستۆگرتنی مناڵەکان ئەگرێتە خۆی و خۆی بە خاوەنی مناڵەزانێ، بەڵام لە سیستمی حکومڕانی ئێمە و لە بابەتە شەرعیەکانە دایک و باوک بەرپرسیاری سەرەکیە لە گەشە سەندن و بەخێوکردن و پێشخستنی ئەم مناڵە، کەواتە خێزان کایەیەکی
کۆمەڵایەتی گشتی بنەڕەتیە بۆ گەشە سندنی تاک بە تاکی کۆمەلگا. ئەگەر من بمەوێت تاکێکی سەرکەوتوو بم و تاکێک بم بگەم بەو ئامانجانی کە ئەمەوێت لە ژیانە لە چوارچێوەی ئەم خێزانەیە ئەتوانم پێ بگەم و کاتێک ڕوبەڕووی بربەست و ئاستەنگ ئەبمەوە جا لە خوێندن بێ یا لە پەیوەندیەکان بێ یا لە پیشەیە بێ ڕاستەوخۆ خێزان فاکتەر و پاڵنەرێکی سەرەکی لەوەی کە یارمەتیدەری من بێ ئەم بارودۆخە بە تەندروست تێپەڕێن بوو و بگەم بە ئامانجەکانم یاخود بەداخەوە کە ڕەنگە منیش و ئێوەش بزانن کۆمەڵێک گەنجی جوانەیە کۆمەڵێک کەسی باشەیە تواناکی باشی تیابینی لێهاتووکی باشی تیابینی تیا دیارە کە ئەمە ڕەنگە لیدەرێکی باش بێ ڕەنگە ئیداریەکی باش بێ ڕەنگە قسەکەرێکی باش بێ بەڵام کە سەیری خێزانەکەیەکەی یا کە خەی سەیری و کەساناکەی لە دەوروبەریان هەمیشە بە قسەی نەرێنی و هەمیشە بە بەرپرسیارەتیە کە هی تەمەنی خۆی نییە سیرکەم لێ هاتووی تیاکە بتەکەن و ئەبێ بە کەسێکی نابەرهەمدار کەسێکی ناجۆر بەرک و زۆر جاریش پێچەوانە بێتەوە بە کەسێکی زیان بەخش بۆ خێزانەکەی و بۆ کۆمەڵگاش. باشە خات و ئاوارە ئەم تەباییە چۆن دروستەکرێ و لە ئەستۆی کێیە؟ یەکەم شت تەبایی خێزان کاتێک ئەڵێ خێزان یەکەم بەرپرسیار و آخر بەرپرسیار دایک و باوکە. هەر کاتێک دایک و باوک کە ئەڵین بەرپرسیار مانای وانە تەنیا لە بارودۆخە سەختەکانە دایک و باوک بەرپرسیارە بەڵکو لە بارودۆخە سەختەکانە بە دەرەجەی دوو لە بارودۆخە خۆشی و پڕدەستکەوتەکانە کاتێک کاتێمە خۆشەکانمان ڕەنگە لە بیر کردی ئەوان پێمانەوە بەس لە ناڕەحەتەکانە بە پێچەوانەوە ئەوەندەی لە بارودۆخە سەختەکانە ڕەنگە ئێمە بەلایەنە کۆمەڵایەتەکەی یەکسەر خۆمان بە پەرپرسیار بزانین کە خۆشیە گەبێ ئێڵینتر تاوادە دەرچووی تاوەتی خۆشی و خێرا دەست خۆش و ئافریم و کۆتایی بە مۆزوعەکە هێنی لێ باشە چیتەوە وەڵا سەیرانێکمە پیاسێکمە پێکەین وەگوێی لە کۆڵ خۆمانەکەینەوە بەڵام کاتێک ئێمە بە پێچەوانەوە لە بارودۆخە خۆشەکانە لە بارودۆخە پڕدەستکەوتەکانە ئەگەر هی مناڵەکەمانە ئەگەر هی خۆمانە زۆر جارێ وەکو بەرپرسیارەتی دایک و باوک ئەسڵان خۆشمان لە بیرەکەین خۆمان بە بەرپرسیاری ئەوڵ و آخر بزانین و بتوانین بە تەواتی چێژ ببینیم لە دەستکەوتەکانە و لەگەڵ خێزانەکانە بەشی بکەین ئەو کاتا توانین لە بارودۆخە سەختەکانیشە خۆمان بە بەرپرسیار بزانین بە شێوازێکی گشتی دایک و باوک ئەبێ خۆی بە بەرپرسیاری سەرەکی هەموو بارودۆخەکانی خێزان بزانێ جام بارودۆخێکی داراییە بارودۆخێکی کۆمەڵایەتیە بارودۆخێکی کەسیە یەکێک لە ئەندامانی خێزانەکەیەک لە مناڵەکان تووشی شۆکێک بووە تووشی ناڕەحەتیەک بووە لەگەڵ هاوڕێکی شەڕی کردووە دەرنەچووە هەر شتێک بۆ من بەرپرسیارم یعنی چۆن مناڵەکەم شەڕی کردو من بەرپرسیارم یعنی ئەوەی کە ڕەنگە من فێری کارامەیەکانی ڕوبەڕووبوونەوەی ناڕەحەتیم نەکرد بێ ڕەنگە من فێرم نەکردێت چۆن دیفاع لە خۆی بکە ڕەنگە من وهام لێ نەکرد بێ من ڕۆڵ مۆدێلێک نەبووم بۆ مناڵەکەم کە بتوانێ بربەستەکان ناڕەحەتیەکان بە شێوازێک تێپەڕێنێ لانی کەم بۆی نەبێ بە شۆکێک و لانی کەم من یەکەم کەس و ئەوڵ کەس بم کە مناڵەکەم باسی کێشەکانی خۆی بۆ بکە کاتێک کە دایک و باوک خۆی بە بەرپرسیاری سەرەکی بارودۆخی ماڵەکە ئەزانێ تەبایی خێزان ڕاستە خۆیەتەوە سەر شاڕێگە کە دایک و باوکە و یارمەتی وەرەگرێت چارەسەر بێ ئەمە بە دەرەجەی یەک بە دەرەجەی دوو هاوبەشی پێکردنی مناڵ لە چالاکی جۆرا و جۆرەکانی ماڵدا ئیتر بۆ نمە خواردن دروستکردنە ئێستا موسمی جێگە ڕاخستنەوە ماڵ پاکردنەوە و کۆمەڵێک چالاکی ماڵە بەپێی تەمەنیان نەک بەرپرسیارە سەرەکێکە بەپێی تەمەنیان بەشداری بکەن و پێدانی بژاردە بە مناڵ حەزت لەم ڕەنگەیە لەم ڕەنگەیە بچین بۆ ماڵی فڵان یا ماڵی فڵان پێشەمە جمعەیە منم خواردنە لێ نەمیان خواردنە مناڵ کە بۆچوونی وەرگیرە متمانە بە خۆبوونیە بێ توانای بڕیاردانیە بێ و ئەو کاتە بەپێی قۆناغەکان هاوکاری تۆ بێ و بەرپرسیاری سەرەکی تەبابێ بۆ بارودۆخە سەختەکان یاخود بۆ بارودۆخەکان کە قەرارێکی قورس لە ماڵەکەدا ئەدرێ مناڵەکە بتوانێت بەبێ ئەو بەرپرسیارەتی کە هەیەی هاوکار بێ شتێکی دیکە کە ئەتوانێت تەبای خێزان دروستکە خۆشەویستی و زمانی گفتوگۆ و هاوسۆزیە لە نێوانی دایک و باوک و لە نێوانی مناڵدا هەر کاتێک دایک و باوک کێشە و مشکیلەکانیان لەبەر چاو مناڵەکانە باس کرد وەبوو بە دەنگەدەنگ وەبوو بە سیراع وەبوو بە سین و جیم و بە قسە و بەدەنگ بەرزکردنەوە یاخود دەست بەرزکردنەوە ئەم مناڵە تێگا کە لە خێزانەکەی کە تەبانین تێگا کە خێزانەکەی با بڵین هەڵوەشاون و هەر کاتێک تووشی بربەستێک بێتەوە مادەم ئەمێنی لە بەرچاوە هەرگیز پەنا نابا بۆ خێزان کە پاڵپشتی بکەن و هەتا کاتێک خێزانەکە ێزانن لە دەمی کەسێکی ترەوە سیرێکی مناڵ کێشەی هەیە لای مامۆستاکەی لای هاوڕێکەی لای دایکی هاوڕێکی لای ماڵی مامیە لای ماڵی خاڵی باسی گرفتەکەیەکە باوک آخر کەسەکە ئەیزانێ دایک آخر کەسە ئەیزانێ ئەڵێ بۆ من نایزانم آخر خۆم زۆر باشم بۆی ئەخم زۆر چاکم بۆی
بەڵام تۆ بە زمان ئەمەت پێ وتووە بەس بە کردار پیشانت داوە کە من بەهێز هەموو شتێک چارەسەرەکەم وە پێچەوانەوە کاتێک خێزانەکان گفتوگۆ لەسەر بابەتێکەکەن بانی قاش و گفتوگۆکەش لەبەر چاو مناڵەکان نابێ بەس کاتێک دایک و باوکە کاستەکەن دایک و باوکەکان گفتوگۆکەن و ڕەئی یەکتر وەرەگرن و بە زمانی گفتوگۆ ڕێکەون لەسەر و کێشانە و ئاریشانی لەسەر ئەندامانی خێزانەکەی ئەم مناڵەت تێگا کە گفتوگۆ ئیشەکە لە ماڵەکە و بە گفتوگۆ کێشەکە باش خات و ئارێک پرسیار بکەم ئەگە نەبوونی یەکێک لە ئەندامانی خێزان بە تایبەتی باسی دوو هاوسەرت کرد کە زۆر ڕۆڵیان هەیە لە خێزاندا نەبوونی یەکێکیان ئەبێتە هۆی تێکدانی ئەو تەباییە یان ئەو کاتە بەرپرسیارەتەکان ئەگۆڕن ناو خێزاندا سێ چوار وەڵامەگرێتە خۆ ئەگەر دایک و باوکەکە جیا بوونەوە ئێمە هەمیشە ڕێنمایی ئەو کەساناکەین کە جیا بنەوە ئەگەر ئافرەتە و مناڵەکانی لەلایە بتوانێت بە شێوازێکی ناڕاستە و خۆ نەگڕاستە و خۆ ئەگەر مناڵی کوڕی هەیە خاڵی ڕۆڵمۆدێل بێ لە ژیانە واتە ئەم کوڕە پش ببەستێ بە ماڵە باوانی و پیاوێک وجودی هەبێ بۆ هەنێک بیرۆڕا هەنێک بابەتی هەستیار کە پێویستەکە بڕیاری لەسەر بدرێت چکە خۆمانە زانین هەنێک بارودۆخەیە هەر بۆ بەرپرسیارەتی خێزانیش بۆ نمونە دایکێکی تاقانە جا بۆتەوەی تر خێ هاوسەرکی وفاتی کردووە بێوێ سارێ بکڕێ ئەمە فرتاڕاتە مارەزی سارە بکڕێ ئللا پێویستی بە پیاوێکەیە بۆ نە بێوێ خانوێ بکڕێ بێ بڕیارێکی استراتیژی خێزانەکە ئللا پێویستی بە پیاوێکەیە بۆی ئەم مناڵە ڕۆڵمۆدێلێکی پیاو لە ژیانیا هەبێ کاریگەری هەبێت لەسەر قۆناغی نەوجەوانی و کاریگەری هەبێت لەسەر قۆناغی گەورەبوونی و وردە وردە و ڕۆڵانی پێ بدرێت کە لە دەرەوەی خێزانک و کارکردن وەکوولایانی ڕۆشنبیری فکری دارایی ئەبێ ڕۆڵمۆدێلێکی پیاوە بێ واگەر پیاویش بێ و مناڵی کچی لەگەڵ بێ جیابوو بێتەوە هەمیشاڵێن بە لە نەمکی یاخود لە پورەکانیەوە نزیک بێ بۆی ئەم کچا یاخود ئەم مناڵە کچە وەکو کچێنی خۆی لە دەست نەداوە مێینەبوونی خۆی لە دەست نەداوە هەمیشە عەتف و حەنان و میرەبانی کەسێکی دیکەی بەسەرەوە بێ و لێرەیە بەرپرسیارەتیەکان دابەش ئەبن بەڵام بەرپرسیارەتی سەرەکیەکە دایکە و پش ئەبەستێ بە هاوکاری دەرەکی ئەنی من هەموو جارێگەڵە مەڵم خێزانی خۆمان کوردستان بارودۆخێکی کۆمەڵایەتی و نیعمەتێکی کۆمەڵایەتیمان هەیە هەتاوەکو لێرە دەرنەچی نازانی نەم نیعمەتە چۆنە من کەیسم هەیە لە دەرەوەی وڵات بە بچووکترین کێشە بە بەسیترین کێشە چکە یاسای وڵاتەکە لەگەڵ کللتوری ئەمە ناگونجێ ڕاستەخۆ دایک و باوکە ئەکەونە سەر هەلەکە سەما نازانێت بە بەلادانی مناڵەکەی چی بکە بۆ چکە یەکسەر یاسایەتە ناو نازانێت بە لێکترازانی خێزانەکەی بە کێشە لەگەڵ هاوسەرەکەی بڕوا بۆ کێ جاری وایە من لەگەڵ بۆ نمونە هاوسەرەکەم کێشەم هەبێ ئەچم قسەیەک لەگەڵ باوکێکم قسەیەک لەگەڵ براکەیەکەم قسەی لەگەڵ مانیەکەم یان خوان خواستە من کێشەم هەبێ هاوسەرەکەم بە من قەناعەت بە من نەکا قسەی لەگەڵ دایکمەکە لەگەڵ باوکمەکە بەما من تا ڕادەیەک زۆرنا یەمەوە چوارچێوەی خێزانەکە بەڵام لە دەرەوەی کوردستان یان بە شێوازێکی گشتی دەرەوەی چوارچێوە کۆمەڵایەتەکەی خۆمان تەبای خێزان زۆر هێرشی زیاتری لەسرە وەک لە خێزانی خۆمان بۆیە مە لە نعمەتێکی زۆر گەورەیان پێویستەکە قەدری بزانین زۆر باشە خاتو ئاوارۆ کە دەزانین خێزان چەند جۆرێکی لە ڕووقەبارەوە هەمانە خێزانێک تەنها لە دوو هاوسە پێکاتۆ خێزانی بچووکە و هەشمانە منداڵیان هەیە و خێزانی گەورەی پێوتن ئایا بوونی تەبایی لە هەردوو جۆرەکی خێزاندا پێویستە یان نەخێت تەنها لە خێزاناندا پێویستە کە تەبایی دروست بکەن کە منداڵیان هەیە لە ئەساسا ئەتوانین بڵین لەوانەوە زۆر ضرورێک کە مناڵیان نیە جاگا بوانی کە مناڵیان هەیە یعنی واتە کاتێ دوو هاوسەر با بڵین هاوسەری هیرەکەن و ئەچنە چوارچێوەی ماڵێکە و پیانە و ترێ خێزان هەتا ئەم دوو خێزانە بەیەکەوە ساڵەکانی یەکەمی زەواجیان مانگەکانی یەکەمی زەواجیان بتوانن ئیش بەو استراتیژی و سیستەمە بکەن زمانی گفتوگۆ و زمانی خۆشەویستی من هەمیشە و کەسانی هێن بۆلام ئەڵم زمانەکانی خۆشەویستی چین پێی وایە هەر خۆشمەوەی گیانەکەم عشقەکەم دڵەکەم ئەمە ئیتر خۆشەویستیە ئێمە کۆمەڵێک زمانی دیکەی خۆشەویستیمان هەیە و کۆمەڵێک سەرچاوی زۆر باشمان هەیە یارمەتی دەرەوەی کە تۆ بتوانی لە کاتی هاوسەرگیریە پەنابەری بۆ زمانەکانی خۆشەویستی یەکێک لەوانە گرنگی پێدانە بۆ شتانی کە ئەو کەسە بەلایەوە گرنگە ڕێزگرتنە لەو کەسانەی کە ئەو بەلایەوە گرنگە ڕێزگرتنی ئەو تایبەتمەندیانەی کە خۆی بەلایەوە سنوورە من هاوسەرەکەم کۆمەڵە تایبەتمەندی هەیە و پێشی خۆشە من ڕێز لەو تایبەتمەندیانەی بگرم ئەوە خۆشەویستیە ئەنجا زمانی جەستەی و ئەنجا زمانی وتنی زارەکی هەموو ئەمانە لە بینی دوو هاوسەرا وجودی هەبێ و قبولکردنی ڕێی جیاواز تو حەزت لە سپیە من حەزم لە ڕاستاسیە تو حەزت لە ڕەشە من حەزم لە سوورە قبوڵی کە وەک ئەوەی کە هەم
ئەمە وا ئەکات کاتێ مناڵیەتە ناوەوە کاتێمە بڕیار من و هاوسەرەکەم بڕیاری مناڵەگەین تۆ هاوسەرەکەت بڕیاری مناڵەگەین مناڵەکە هەیەتە سەر هەمان سیستمی ئێمە چکە لە فترەتا مناڵ ماڵین پەڕێکی سپێ پەڕێکی سپینی لە فترەتا کۆمەڵێک کارامەی هەیە کە پێوەی لەدایکە بێ هەمیشە چاو لە خۆیەکە ئەوە ئێمەین بڕیار ئەین بە چه سیستمێک بڕوە هەر کاتێک تۆ زمانێکی تونندوتیش لەگەڵ مناڵەکەت بەکاربێنە مناڵێکی یەک ساڵ یاریکی پێ تو یاریکی لێ بسەنە و بێ بە عەرزە سیرێکی مناڵەکە لێتە شتێکت بەدەستەوەی لێتە سەنەوە ئیا بە عەرزە هەمان ئەو کردارانی تۆ دووبارە ئەکاتەوە بۆ چارەسەرکردنی ئەو گرفتە بچووکانی کێتە بەردەمی نان بخۆ تەقەتەق بە کەوچەکە بکە سیرێکی وش تەقەتەقی پێکە جاری وا تەقەتەقی پێکا لە بزانم سنوورەکانی من کوێن بۆیە هەمیشە کاتێک پێش ئەوەی مناڵ ببێ تۆ ئیش بۆ کارامەیانە بکەیتەوە کاتەبای خێزان زیاتر بێ تاکو مناڵەکانی پرسیارەکانی هەندێک خێزان هەیە لەوە گەورەتریشە کە بۆ نمونە دایک و باوکی هاوسەرەکە لەگەڵ ئەم خێزانە ئەژین ئەو کاتە زۆر جار لە خێزانەکان گرفتی ئەویان هەیەڵە کۆنتترۆلکردنی ئەم تەبایە قورسرە لەبەرەوەی تۆ دوو کەسی بەتەمەندتر هەنانی ڕەنگە تۆزێک ناتەبایی لەو ڕوانگەەوە دروست بێت ناو خێزانەکە شوازێکی گشتی ئەو کەسانی کە لەسەر و تەمەنی ئێمەوەن ناویان دایک و باوکی منە یان خەس و خەزوری منە لە چارچەوەی خێزانێکا لەگەڵمانە ئەژین کۆمەڵێک بیرروڕای جیاواز ئایدیای جیاواز تەمەنی جیاواز ئستەمن لەگەڵ تەمەنی دایک و باوکمان لەگەڵ تەمەنی دایک و باوکی هاوسەرەکەمان ئایدیام زۆر جیاوازە بەڵام لە بابەتە پەروەردەیەکەیە لە بابەتە دابوونەریتەکەیە زۆر جار من خودی خۆم کە چەند ئەخوێنمەوە کە چەند بەشداری دەوراتەکەم کە چەند ئەزمموی کەسانی تر وەرەگرم زۆر جار من خۆم پشت ئەبەستم بە ئەزمموی دایکی هاوسەرەکەم زۆر جار پشت ئەبەستم بۆ ڕێنمایانی کە ئەو پێمەڵێ بۆ مامەڵەکردن لەگەڵ مناڵەکەم ئەو تەبایە لە کۆمەڵشتی شخصیایە ئەگەر نا منیش و ئێوەش بگەڕێنەوە بۆ دایک و باوکمان لە بابەتی تەبایە ئەوان زۆر پابندن یعنی کە شتێک دروست دەبێ سوتفەتەن ئێمە کێشەیەکمان هەیە بۆ نمونە من لە ماڵی باوکی هاوسەرەکەم میوانێکمانە پێشتر سراعی دروست بووە بۆ مناقەشەی دروست بوو لەسەر جێداخستنەوە لەسەر کومبارگۆڕین لەسەر سعیکردنی مناڵەکە و دەنگە دروست بوو من عاجز بووم تەقە لە دەرگا بدرێت بڵێن سەلام عەلیک یەکەم کەلیمە بۆ دایکی هاوسەرەکە مەڵەتی بێدەنگەی لێ بکەن میوانەکەمان هات وا خۆتان دەرخەن هیچ نە بۆ ئەو مۆزوعی ئێمە ئەمە تەبایی خێزانە ئەمە پاراستنی تایبەتمەندی منە وەکو هاوسەر کە لەگەڵ ماڵی دایکی هاوسەرەکەمم و پاراستنی ئەو نهێنیانەیە کە ڕەنگە من دایکێکی ناجۆر بم ڕەنگە من دایکێکی ئیهمال بم بەڵام ئەوەی پۆشێ لە تەبایی خێزانە زۆرترین کات خێزانە گەورەکان پابندن تایبەتمەندی و بەڵام ئەگەر لە خێزانێکا بم ئەوانم لەگەڵا بێت بەڵام ئەوان بە جۆرێک ناجۆرەکان دژی تەبایی خێزانی من بن کۆمەڵێک با بڵین ڕێنمایی هەیە بۆم خێزانانە یەکەم ئەوەیە کە دوو خێزانەکە بەیەکەوە ڕێز و خۆشەویستیان هەبێ لێک تێگەیشتنیان هەبێ هەمیشە ئەتوانن بە گفتوگۆ بابەتەکان چارەسەرکەن و ئەم سیستەمە ئەگوازنەوە بۆ مناڵەکانیان هەمیشە تیانەگەێنن تایبەتمەندی خێزان من هەمیشە بە ڕسمێک بۆ مناڵەکەمم کردووە خێزانی خۆمان خێزانی پلەیەکەیە منم تۆی براکەتە باوکتە ئەمە خێزانی پلەیەکە خێزانی پلە دوو کچم ئەمە بازنێکی گەورەترە داپیریتە نەنکیتە داحاجیتە باوحاجیتە مامیتە پوریتە خاڵەکانیتە خێزانی پلەسێ پورزا و ئامۆزا و خاڵۆزا و مناڵەکانی ئەم کەسانە ڕوونکردنەوەی ئەم بابەتە بەڕاهێنان بە چەند جار تێگەیاندن وونجا تایبەتمەندیەکانی بۆ ڕوونەکەیتەوە بۆ نمونە کاتە ئێمە کێشەیەکمانە بێ لە خێزانی پلەیەکە ئێمە ئەم بابەتە چارەسەرەکەین کاتێک سەردانیمانەیە لە خێزانی پلە دووە کاتێک داوەتی و مناسەبە و جێژنمانەیە لە خێزانی پلەسەیە بەڵام هەر بارودۆخێک ڕۆیە هەر کێشەیەک ڕۆیە هەمیشە منە و کەسم کەیتەوە بەڵام هەمیشە منە و کەسم کە بۆم بازەکەی هەر کاتێک دایک زەبر و زەنگی بەکارهێنا باوک زەبر و زەنگی بەکارهێنا کوڕ پەنابا بۆ باپیرە و مام و خاڵ کچ پەنابا بۆ پور و بۆ نەنک و ئەگەرتەوێ ئەم تەبایە بپارێزی هەمیشە زمانی گفتوگۆ بەکاربێنە هەرگیز لە کاتی بارودۆخە سەختەکانە سەرزنشتی مناڵەکان مەکە با نەگەڕێنەوە بۆ خێزانی پلە دوو زۆر کات بۆیە ناتەبایە دروست نابێ چکە دایە نەنک و باپیرە هەمیشە میهرەبانن هەمیشە بێ سەرزەنشتن هەمیشە مناڵەکان قبوڵەکەن بە هەموو خەوش و گەردێکیانەوە بەڵام دایک و باوک وێنایەکی نمونەی هەیە پێی وایە نەخێر ئەبێ بەم پێرفێکتێ بێ تۆ نازانی کچی کێم پێڵێن تۆ نازانی ئەم لە ماڵکە بێت تۆ نازانی ئەمە چەند دیاری مناڵەم شتە نازانێ منال لۆژیکی
ئیژ ناکە بە عەتف ئیژەکە و عەتفەکە لە نەنک و باپیر وەرەگرێ و ئەگەڕێتەوە بۆوان ئەگەرێت تەوێ تەداخڵە ڕوونەیە هەمیشە تو ئەو ڕۆڵە بە بەخۆت. زۆر باشە کاتە دەکرێت بڵێن ئایا تەبایی خێزان کاریگەری لەسەر پەروەردەیەکی دروستی مناڵ ئەکات و ئایا دەکرێت تەبایی لە خێزانە بگوازرێتەوە بۆ مناڵ یان بۆی لە داهاتوودا جێبەجێ بکە یان نەخێر تەبایی فترەتێکە لە کەسەکانە خۆیان بوونی هەیە؟ 100% تەبایی خێزان کاریگەری هەیە لەسەر پەروەردەی مناڵ و 100% تەبایی خێزان لە دایک و باوکەوە ئەڕوات. بۆ من مناڵێکی هادی و هەیە منم ئەڕۆمە ناو خێزانێکەوە پڕە لە شەنگ و شەڕ و کێشە و مشکیلە ئەزانی ئەو مناڵانی کە بۆ نمونە بێدەنگ و کەپتن یان بەشداری هەنێک چالاکی ناکەن هەمیشە ئەو مناڵانن کە لە یەکێک لە ژینگەکانە سەرکوتەکرێت چونکە عادەتەن مناڵ لە تەمەنی 2 ساڵی بۆ تەمەنی 12 ساڵی مناڵێکی کۆمەڵایەتیە هەمیشە سەیری مناڵەکان پڕن لە وزە پڕن لە تاقە پڕن لە چالاکی بەڵام مناڵێک کە گۆشەگیرە و ئاوا دانیشتوە تەداخولی شتێ ناکە ئەو مناڵە بە جۆرێک لە جۆرەکان لە ژێر فشارە جا فشارەکە خێزان بێ ژینگە بێ ئەتەرنێت بێ سۆشیال میدیا بێ ناچینە وەردەکاریە کاتە خێزان تەبایی خێزان لە مناڵە هەڕوا و سەیری ئەو کێشانش کە ڕوبەڕووی ئەو مناڵە نابێتەوە کاتێک مناڵێک گەهێنی لە خێزانێکی تەباوەیە ئەگەر کێشەیەکی هەبێ ڕاستەخۆ پەنابا بۆ گفتوگۆ سێرکێکە بۆ لای مامۆستاکەی سێرکێکە بۆ لایەکێک لە گەورەتریەتەوە بۆ ماڵە بۆ دایکەکەی بازەکە بەڵام ئەو مناڵانی کە لە ناخێزانێکی ناتەباون خێزانێکی پڕ سیراع و کشمە کێشمەوەن کە تووشی کێشەیە گەبنەوە یا هێز بەکارهێنن یا عەزەتی مناڵە هێن یا دەنگ بەرزەکەن و یا ئەگرین و یعنی ڕۆڵمۆدێلی دایک و باوکیان بە جۆرێک لە جۆرەکان لە فشاری مناڵەکەیان دیارە ئەنی من زۆر جارە لە مەڵم پتێ خێزانێک بناسی بزانی چۆنن سەیری مناڵەکان کە تووشی کێشەیە بێتەوە دەزەکا بە هاوار و فۆزا فەرتەنیا دەزەکا بە گریان و لە پاڕینەوە بۆی ئەتف و سۆزی دەوروبەر بەکاربێنێ. زۆر باشە پرسیار زۆر هەیە بەڵام یەکێک لەو پرسیارانەی کە بۆ من زۆر گرنگە ئێستا مازانین ینی ڕۆژ ئاوا نمونەیە بۆ لایفستایلی ژیانی بەڕاستی ئەو کەسانیش کە لە ڕۆژهەڵاتا ژین تا گەرای بابەتێک کەسە جیهانی داگیر کردووە واتە هەر کەسێک بۆ خۆی بژۆر کەسێک بۆ خۆی شتەکان پەیڕۆ بکەوە ئازادی ڕەها ئەمانە کۆمەڵێک شتن کە زۆر بۆتە باو لە 18 ساڵیەوەی تر هەچ کەسێک مافی خۆیەتی و پێیز ناکا بگەڕێتەوە بۆ خێزان و ئیتر ئیشی خۆت و ئەم شتانی کە زۆر ترێندن و ئەیبیسینەوە ئەمە تەبایی دروستەکانەوە خێزانایان ئەمە جۆرێکی ترە لە ناتەبایی لە خێزانەکانجا بۆ پێی کە مرۆڤەکان جۆرێک لە تەنهایی جۆرێک لە نەبوونی پاڵپشتیان هەیە لەم کاتەیە. بەڵێ ئێمە لەگەڵ هە پێشکەوتنێکین بەکاری بێنین کە خزمەت بە بەها ئاینیەکان و بەها کللتوریەکانی ئێمە بکە یعنی چی؟ یعنی هەر پێشکەوتنێک لە دەروی وڵات بۆ منیت وەکو خێزانێکی تێگەشت و وەکو خێزانێکی ڕۆشنبیر وەکو خێزانێک دامەزراو بە بەها ئاینیەکان لە فلتەریە ژووری خۆی زۆر باشە لە ڕووی شەرعیشەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی هەر کاتێک کچەکانتان بەرەو باڵغبوون یان کوڕەکانتان بەرەو باڵغبوون ژوورەکانیان جیاکەن و شوێنەکانیان جیاکەن و کاتە من هیچ لەگەڵ ژووری جیانی کاتێک مناڵەکە تۆ بەرپرسیاری لەوەی کە هەڵبژاردننی زەواج نەیکات ڕێگری لێ بکەیت کە زەواجێک غەڵەتە نەیکات بەڵام ناتوانانی بە زۆر زەواجی پێ بکەیت ئەمە لە ڕووی شەرعیەوە و لە ڕووی بەهای هاوسەرگیری و کارامەی هاوسەرگیریەوە تەندروستە ئەمەش تا ڕادەیەک ئاساییە کە هەڵبژاردنێکی هەبێ بەڵام من ڕێگری لێ بکەم کە نەیکات بەڵام ناتوانم بە زۆر زەواجی لەگەڵا پێ بکەم ئەمەش لە ڕۆژ ئاوا بۆ ئێمە بەڵام ئێمە بەها ئاینیەکان ئەمەمان پێڵێن کۆمەڵێک دابوونەریت هەیە تازە لە دەرەوە سەر هەڵەیە بەڵام بەهۆی ناهۆشیاری کۆمەڵگەی ئێمە بەدابوونەریتە ئاینیەکان و دابوونەریتە بەها کۆمەڵایەتی و کارامەیەکان پێمان وایە ئەم شتە تازەیە بەڵام لە ئەساسا تازە ئاینی ئیسلام بەو شێوازە پێڕەوەکە کە ئەوان لە غەرب ناهۆشیاری دایک و باوکە کە نازانێت چۆن لەگەڵ ئەم تازەگەری ئەوروپا و ئەم بنچینە چەند 100,000 ساڵەی کە من لە ئاینەکەمەوە بۆم هاتوتەوە بەڵێ من لەگەڵەوەیان مناڵەکانم ژووری گیان هەبێ لەگەڵەوەیان بیرۆڕای گیان هەبێ لەگەڵەوەیان مافی هەڵبژاردنیان هەبێ من هەر لێستەوە کاڕۆمە دەرەوە بە مناڵەکە مەڵم ئەڵم فلانە بروس لەبەرەکە یا فلانە بروس مانای وانییە مناڵەکەم بیەوێ ڕێی جیاوازیە بێ بەڵام کاتێک ئەڵی تەبایی خێزان بۆ بار و دۆخە بڕیارە گرنگەکان و بڕیارە استراتیژیەکانی خێزان مناڵ ئەگەڕێتەوە هەر کاتێک تۆ بە زمانی ئاشتەوایی بە زمانی هەڵبژاردن بە متمانە بخۆبوون وە گفتوگۆکردن لە ناو خێزانە وجودی هەبوو مناڵ بۆ بارودۆخەکانە گەڕێتەوە من نمونەیەکی جوانم هەیە کەیسێکم هەبوو دوو خوشک بوون زەواجیان کردبوو بە یەک خێزان یەکێکیان لە بیدایەتەکانی زەواجیە تووشی کێشە ببوو
یەکسەر دوای 2 ساڵ 3 ساڵ جیا ببوو یەکێکیانە و سەختیانەی قبول کرده بوو جانە ببوو ئیتر زۆر باسی وردەکاری کێشەکەی کرد وتم بۆچی خوشکەکەت ئەو بارودۆخەی قبول نەکرد جیابەوە ئەو بۆ تۆ قبوڵت کرد وتی من پەیوەندیم لەگەڵ باوکما زۆر زۆر قایمە و باوکم متمانێکی وهای بە منە و ئەوەندە لەسەر من بەجوا بێت و ئەوەندە پەیوەندیمان پتەوە هەرگیز حەزم نەکردو ئازاری بە و هەرگیز حەزم نەکردووە بە کێشەکانم بزانێ و بۆنەی کێشەکانی منەوە خەفەت بخوا و لە هەموو تەمەنمان لە مناڵیمەوە هێناومە وتم ئەی خوشکەکەوتینە وەڵا بەداخەوە باوکم پەیوەندی لەگەڵ خوشەکەم باش نییە و هەمیشە خوشکەکەم ڕەفتارانێکەکە بۆی عەزێتی باوکم با تێگەێنێ کە تۆ غەڵەت پەروەردەت کردم و لە هەموو مناقەشەکانیە ئەڵێ ئەمە ئەنجامی سەقەت پەروەردەکردنی خۆتە من ئێستا پیشان تێمەوە سێریم دوو نمونەیەکە لە ماڵێکە کاتێک تۆ پەیوەندی لەگەڵ مناڵەکەت پتەوە و لە مناڵیەوە بە خۆشەویستی و بە میهرەبانی و بە وەرگرتنی ڕەئی جیاواز و بە قبولکردنی و بە ڕێنیشاندانی کامە غەڵەتە کامە ڕاستە و ڕێگەشی تەجروبەی کاوە کە غەڵەتی ژەکان لە پشتیت ئەم مناڵە وردە ئیتر گەورابێ دڵی ناحەزێتە بە و ئەزانێ کامە غەڵەتە و ئەگەڕێتەوە ئەڵێ بانە بم بەبار بەسەر باوکمەوە بانە بم بە عەزێت بەسەر باوکمەوە مانەیوانیە بە پشگیریەوە بکەین هەر هاوسەرێک ژیانێکی ناڕەحەت قبولکە بۆی عەزێتی دایکینا منمە بە نمونە باسم کرد شێوازە شکڵیەکەی بەڵام کاتێک پەیوەندیت لەگەڵ مناڵەکەت باش نییە هەر لە تەمەنی 12 ساڵیەوە کە بەرەونەوە جوانیە ڕوا ئەم مناڵە وەکو ئەوەی وێنای پەروەردەکردنی خۆتت پیشان بە هەموو ڕۆژێ تابلوێکت بۆ کاڵێمە فلیمی ڕابردووی منە بۆیە ئەو تاگەراییە ئەو مافی هەڵبژاردن و ژیان بە تەنیاییە و خۆم حسێم و خۆم دروزەکەم و خۆم ژیانی خۆم و خۆم باری دارای خۆم ئەسڵەن پێگەیاندنی تاکێک لەبارە دارایەکە ئەرکی خێزانە کە فێری دەخی لە دانان و پارەی خۆی و کیفی خۆی و گیرفانی خۆی بکا بۆی بەرپرسیارەتی خۆی هەڵگرێ بەڵام ئەو شتەمان ئەوەندە بە سەقەتی هێناوە بارە ناجۆرەکەی نەرێنیەکەی وا چەماوەتەوە بارە ڕاستەکەی کەمترە بینرێ بەڵام خۆشبەختانە و خێزانانەی کە کار بە بەها ئاینەکانەکەن کار بە بەها کۆمەڵایەتیەکانەکەن و خۆیان بەرەو پێشە بن و بەرهێنان لە خۆیان ناکەن و دایک و باوکانی هەمیشە بە دوای زانستی نوێ ئەخوێننەوە بەشداری دەورات و خولەکەن کارامەیەکانی دایک و باوکایەتی فەراهەمکەن بە دوورە بن لەو بابەتان دەستخۆش بێخۆ زۆر سپاس بۆ ڕاهێنەر و ڕاوشکاری پەروەردەی ئاوارە حاجی کەلام